من ئەو دەنگە نەشازەم هی قازە ناشرینەکە زانی ئەو قازە ناشرینە کە نەکەس گوێی بۆ وەگرێ نەکەس ئەڵێ دەستی خۆش بێ و سبەینێ من باجەکەیشی بم نەکەس ئەڵێ وەڵی ئەمە شەهیدی ئێمە بوو شەهیدی ئەنی ئەزانی چۆنە مامۆستا بەڵام من مەجموعەیەک ڕاستی هەیە بێ باسیکەین ناکرێ هاوڵاتی ئێمە ناکرێ لانی کەم ناکرێ ئەوەی کە هاتووە داگیری کردوی پێی وابێ ئێمەی تر هەمومان ڕازین بەمە ئەزانی ئیسرائیل زۆر لە دوای عێراقەوە یعنی بێت چەند ئیمتیحانێک بکە ئەو کاتە گاتە مستەوای عێراق لە ڕووی داگیرکاریەوە لە ڕووی وێرانکاریشەوە ئەزانی یعنی ئەو غەزە کە چەندێک وێران کراوە وەرە بۆ شارە زوور وەرە بۆ شار باژەر وەرە بۆ گەرمیان وەرە بۆ ڕانی و پشدەر باشە وەرە بۆ هەموو ناوچەکانی بادینان گوندی هێناوە کامل وەکو نەفخی سووری تیاکرابێ شارۆچکە هەمووی وەکو نەفخی سووری تیاکرابێ هەمووی وێران کردووە کێ ئەم باجە ئەدا